ئیلاهی بەدەستێکی لەرزۆک و بەم دڵە پەرێشانەوە بە چ ڕازێک و بە چ گوفتارێک زمانمان بێتە گۆ، چی بڵێن و وەسف و سەنای چی بکەین، کام نیعمەتەی پیرۆزت باس بکەین. خودایە نیعمەتەکانت بێشومارن و لە ژماردن نایەن، وەکو دەریایەکی ئەوینە و تنۆک تنۆک بەسەر ڕوحماندا دەبارن. خودایە لەم ژوانە نزایەدا دێین تا لەگەڵ جەستە و ڕوح و نەفسماندا ئاشتەوایی ساز بدەین. خودایە دڵ و ڕوحێکی زیندوو، دەروونێکی پاک و هەستێکی ناسکمان بەرێ، تا زاهیدانە تۆ بناسین و عابیدانە بەندایەتیت بۆ بکەین. خوایە گیان هاتوین تا فرمێسکی پەشیمانی بڕێژین و لە ناخماندا ڕاز و نیازی عاریفانە و دڵزیندوان بڕوێنین. خودایە ڕوح و دڵمان بتوێنەوە لە نێو خۆشەویستی خۆتدا. وا دێین و وا دێین بە پەیژەی کامەرانیدا سەر دەکەوین بۆ گەیشتن بە کۆشکەکانی بەختەوەری و بۆ گەیشتن بە لیقا دیداری تۆ. ئیلاهی ڕاز و نیازمان هێناوەتە حزۆرت، سەردەمێکە دورگەی غەم توانا و هێزی لێ بڕیوین و جوانیەکانی ژیانی لێ سندووین. شەوارە و بریق و باقی دنیا تەراویلکە و سەرابی لێ کردوینەتە نور و ڕووناکی، نور و ڕووناکی تۆی لێون کردوین. خوایە گیان یارمەتیمان بدە خۆمان ون نەکەین، لە تۆدا خۆمان بدۆزینەوە. یا وەدود تەڕتەڕمان کە بە خۆشەویستیت، بە ئاگری تۆڵت نەمان سوستێنی یا ڕەب. بە نووری هیجرانت بمانژێنە، بە شەپۆلەکانی فیراق و جوداییت نەمان تاسێنی و بۆ کەناری یەس و نائومێدیمان نەبەی. خودایە یارمەتیمان بە تا چاومان ڕوون و ڕوحمان ئاسوودە و ڕوخسارمان گەشاوە و کار و کردەوەمان جوان و ڕەفتار و گفتارمان شیرین بێ و دژ بە یەک نەبن. خودایە یارمەتیمان بدە پەیوەندیمان پتە بکەین و خۆشەویستی و سۆزمان بۆ یەکتری بەردەوام بێ و تەنیا و تەنیا لە ڕەزامەندی تۆ لە پێناو تۆی خالقدا یەکترمان خۆش بوێ یا ئەرحەم الراحمین.